بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت. من مەجیدی زامەدینگلیم لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی لە نیویۆرکەوە لەگەڵتانم. ئەم جارە لە هۆڵی کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکانەوە لە شاری نیویۆرک. لایەنگرانی دامەزراندنی دەوڵەتی کوردستان دەڵێن ئێستا کاتی دامەزراندنی دەوڵەتی کوردستانە لەبەر هۆکارێکی سەرەکی، ئەویش بۆ ئەوەی جارێکی دیکە سوپایەکی عراقی یاخود هەر هێزێکی دیکەی عراقی نەتوانێت کۆمەڵکوژی هاوشێوەی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و هەروەها شنگالیش دووبارە بکاتەوە. ئەوان دەڵێن تاکە ڕێگا بۆ ئەوەی ئەو جۆرە کۆمەڵکوژیە دووبارە نەبێتەوە دامەزراندنی سوپایەکی بەهێزی کوردستانە کە بەبێ دامەزراندنی دەوڵەت ناکرێت. بەڵام ئەوانەی کە لە دژی دامەزراندنی دەوڵەتی کوردین یاخود دەڵێن ئێستانە، ئەوان دەڵێن جیهان گۆڕاوە. کۆمەلگای نێودەوڵەتی جارێکی دیکە نایەڵێت ئەنفال دووبارە ببێتەوە، نایەڵێت هەڵەبجە دووبارە ببێتەوە. کامە لەم دووبارەیە ڕاستن. ئایا ئێمە ئێستا لە جیهانێکدا دەژین کە ڕێگە نادات بە هیچ شێوەیەک ئەنفال و هەڵەبجە دووبارە ببێتەوە؟ بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە من لەگەڵ سێ میوانی بەڕێز دانیشتووم کە یەکەمیان بریتیا لە ئەدەما دینگ کە بەرزترین بەرپرسی نێودەوڵەتیە بۆ بەرەنگاربوونەوەی جینۆساید لە جیهاندا، ڕاوێژکاری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکانە بۆ بەرەنگاربوونەوەی جینۆساید. واروەها میوانی دووەمم بریتیا لە ئەکشایە قومار کە بەرپرسی ڕێکخراوی هیومەن ڕایتس وۆچە لە نەتەوە یەکگرتووەکان. واروەها میوانی سێەممان بەڕێز شیرین تەدروسە کە ئەویش بەرپرسی ڕێکخراوی لێبوردەیی نێودەوڵەتیە لە نەتەوە یەکگرتووەکان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڕێز جینگ، لە بەڕێستانەوە دەست پێ دەکەم. ئێستا ژمارەیەک زۆری سیاسی و کەسایەتی گشتی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێن سەردەمی جینۆساید و کۆمەڵکوژی هاوشێوەی ئەنفال و هەڵەبجە و ڕواندا کۆتایی هاتووە. کۆمەلگای نێودەوڵەتی نایەڵێت کارەساتی لەو ئاستە دووبارە بێتەوە. ئایا بۆچوونە ڕاستە؟ ئایا ڕێگە چارەی نێودەوڵەتی ئەوەمان هەیە؟ بەڵێ هەمانە، بەڵام ئیرادەی سیاسی نییە. پێویستە بڵێم لە کۆتایی جەنگی دووەمی جیهانی بوو کۆمەڵگای نێودەوڵەتی گوتی نابێ جارێکی دی کارەساتی وا ڕوو بدات. 6 ملیۆن جوو کوژران. ساڵی 1948 ڕێکەوتن نامەیەک واژوو کرا بۆ ڕێگەگرتن و سزادان. لێرە جەخ دەکەمەوە سەر وشەی ڕێگرتن. بەڵام ساڵی 1994 بینیمان نزیکەی 1 ملیۆن کەس لە ڕواندا کوژران، تەنها بەهۆی ناسنامەیانەوە، تەنیا لەبەرەوەی توتسی بوون. هەروەها ئەو هوتویانەشیان کوشتن کە میان ڕەو بوون و دژی جینۆساید بوون. ساڵێک دواتر لە سربرینیکا نزیکەی 8,000 کەس کوژران، پیا و کۆڕ، تەنیا لەبەرەوەی موسڵمان بوون. پاشان لە عێراق و سووریا خەڵک کوژران، تەنیا بەهۆی ناسنامەیان. ئێزیدی و تورکمان، هەروەها پێکهاتەکانی دیکە تەنیا لەبەر ئاینەکەیان. ئەمڕۆ لێرەین، پێم وایە ئەوەی ئێستا لە میانمار ڕوودەدات شایەنی ئەوەیە سەرنجی بخەینە سەر. من ناڵێم ئەوەی لە میانمار ڕوودەدات جینۆسایدە، بەڵام بەدڵنیاییەوە شتێکە کە دەتوانین ناوی بنین پاکتاوی ڕەگەزی. بێگومان پێویستە لێکۆڵینەوە بکرێ و هیوادارم دەست بەجێ ئەو توند و تیژەی میانمار بوەسێنرێ. هەروەها لە هەمووی گرنگتر حکوومەتی میانمار ئەرکی سەرشانەی ئەنجام بدات و هاوڵاتیانی خۆی بپارێزێت، دڵنیایی بدات لەوەی سەرکوتکردنی موسڵمانانی ڕوهێنیگا کۆتایی بێت، دڵنیایی بدات لەوەی کە ناسنامەی هاونیشتیمانی بوونیان پێ بدرێت کە بۆ ماوەی چەندین دەیە ڕەتکراونەوە، ژیانی یاساییان بۆ دابین بکرێت، چونکە ئەوەی ئەمڕۆ لە میانمار دەیبینین پێشبینی کراو بوو. 2 ساڵ لەمەوبەر گوتم باوریا بین. دووە ئاگادارکردنەوە لە مانگی یازاری ئەمساڵ بوو، وە کۆمیسیاری باڵایی مافەکانی مرۆڤ گوتی دەمانتوانی کاری باشتر بکەین. And as High Commissioner Zaid said, we could have do better. کەواتە بەڕێستان دەڵێن لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دۆخەکە زۆر نەگۆڕاوە جگە لە چەند پەیماننامە و دۆکومنتێک کە بە یاسای نێودەوڵەتی ناوی ئەبەن. یەکێک لەوە یاسایانش ناوی یاسای بەرپرسیارەتیە بۆ پاراستن
responsibility to protect کە لەوانەیە زۆربەی بینێرانمان نەزانن چییە. ئەو پرینسپڵە لە ساڵی 2006 زۆربەی وڵاتان لەسەری واژۆیان کرد کە مافی سیادەی وڵاتان مەرجدار دەکات بە توانای حکوومەتی ئەو وڵاتانە بۆ ڕێگەگرتن لە جینۆساید و ئەو پرینسپڵە وەکو بیانوێک بۆ شەڕی لیبیا بەکارهێنا. بەڵام ئێستا تۆ دەڵێیت ئەو یاسایەش هیچ گۆڕانکاریەکی ئەنجام نەداوە. وەک دەزانرێ بەرپرسیارەتی سەراکی پاراستنی خەڵک لە ئەستۆی وڵاتانە، بەڵام کۆمەڵگای نێودوڵەتیش بەرپرسیارە بەرامبەر دابینکردنی هاوکاری و پشتگیری بۆ ئەو وڵاتانەی کە لە کێشەدان و توانای پاراستنی خەڵکی خۆیان نییە. هەروەها کۆمەڵگای نێودوڵەتی لە ڕێی ئەنجومەنی یاساییشەوە هەنگاو دەنێت لە کاتی ڕوودانی جینۆساید، تاوانی دژی مرۆڤایەتی و تاوانی جەنگ. ئەگەر بزانرێت هیچ شتێک ناکرێت بۆ وەستاندنی ئەو کەسانەی ئەو تاوانانە ئەنجام دەدەن، ئەو کات ئەنجومەنی یاساییش بەرپرسیارە لەوەی کەیس بە کەیس کاریان لەسەر بکات. بەپێی پەیڕەوی نەتەوە یەکگرتوەکان بڕیار لەسەر بەکارهێنانی هێزی سەربازی دەدات. ئەوە لە لیبیا ڕوویدا. ئەنجومەنی یاساییش مۆڵەتی بە هێزەکانی ناتۆدا دەستێوەردانی سەربازی بکەن. بەڵام بەداخەوە ئەو دەستێوەردانە وای کرد هەندێ وڵات پەشیمان بن لەبەر دەرانجامەکانی دوای ئەو شەڕە. پێویستە لە کاتی هەر دەستێوەردانێکی سەربازی بیر لە ئەنجامەکە بکرێتەوە، دڵنیایی بدرێت ئەو وڵاتە بنیاد دەنرێتەوە. با لەگەڵ شیرین و ئەکشایە قسە بکەم. ئێوە نوێنەرایەتی دوورە خراپ دەکەن کە زانیاری کۆ دەکەنەوە و هەوڵی پاراستنی مافەکانی مرۆڤ دەدەن لە سەرانسەری جیهاندا. ئەکشایە، ئێستا چی وڵات و ناوچەیەکی جیهان خەریکە جینۆساید تێیاندا ڕوو دەدات؟ وەک ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ، ئێمە بەدواداچوون بۆ ئەو ڕەوشانە دەکەین لە پتر لە 90 وڵاتدا. ژمارەیەک وڵات هەن کە زۆر نیگەرانین لەوەی کارەساتی مرۆییان تێدا ڕوو بدات. وەک ڕاوێژکار دینگ ئاماژەی بە ڕەوشی میانمار کرد، ئێمە لە نزیکەوە بەدواداچوون دەکەین. لەوێ کۆڕەوی دانیشتوانی ڕۆهینگیا ڕوویدا. گوندەکانیان سوتێنراوە لەگەڵ هەزاران ماڵدا. دانیشتوان بەهۆی ناسنامەیانەوە دەچەوسێنرێنەوە. هەموو ئاماژەکانی پاکتاوی ڕەگەزی تێدایە. لە هەمان کاتدا چاودێری ڕەوشی باشووری سوودانیش دەکەین. لەوێش هێرشی بەردەوام دەکرێتە سەر خەڵک بەهۆی ئینتیمایان بۆ لایەنێکی ئۆپۆزیسیۆن، هەروەها لەبەر ناسنامەی نەژادیان. ناوچەیەکی دیکە کە بەردەوامین لە چاودێریکردنی کۆماری بڕۆندیە لە ئەفریقا. لقی لاوانی سەر بە حیزبی دەسەڵاتدار وەک نەتەوە یەکگرتووەکانی یادداشتی کردووە، ژنانی سەر بە لایەنی ئۆپۆزیسیۆن سکپڕ دەکەن. ئەمانە 3 کەیسن کە لەژێر چاودێری ئێمەدان. داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین لەم بارەوە هەڵوێست بنوێنێ. شیرین، دەربارەی عێراق و ئەوەی لە 2014 بینیمان داعش لە پڕا هێرشی کردە سەر شنگال و کۆمەڵکوژیان ئەنجامدا تەنها لەبەر ئەوەی کە ئاینیان ئێزدی بوو. ئایا پێش ئەو کارەساتە ئاماژە هەبوو کە ئەو ڕووداوە ڕوودەدات؟ پێش ڕوودانی کۆمەڵکوژی ئاماژەکان چین بۆ ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی وەشار ببنەوە پێشەوەی ڕوودات؟ پێم وایە ئەوەی بەسەر دانیشتوانی ئێزیدی داهات شتێکی لە ناکاو نەبوو. ئەوانەی بە شێوەی مەیدانی لەوێ کاریان کردووە، وەکو چالاکڤانانی مافی مرۆڤ یان لێکۆڵین ڤانان و ڕۆژنامەڤانان، دەزان کاڵمەتەکە کە پێشتر دەستی پێکرده بوو. هەر لەگەڵ سەرهەڵدانی داعش بە گوتار ڕەشەی لە مەسیحی و کەمینەکانی دیکە دەکرد. زمانی ڕقیان لە دژیان بەکاردێنا و هیچ بیانوێتیان نەبوو. بگرە زۆر شانازیان بەوە دەکرد کە دەیانویست پاکتاوی کەمینەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی بکەن، کەواتە داعش هەر لە زوو نەیشاردەوە کە دەیانەوێت چی بکەن. ئەوەی لە سووریا لە چەند ساڵی ڕابردوودا ڕوویداوە ئێستا ڕوودەدا کە لە ماوەی 6 ساڵدا نزیکەی 9 ملیۆن کەس کوژراون. گەورەترین نمونەی ئەم سەردەمەیە کە پشڕاستی شکستی ئەم ڕێکخراوە دەکاتەوە کە ئێستا لە بارگاکەی دانیشتوین. شکستی لە ڕێگرتن و کۆتاییانان بە شەڕ. ئەو هەواڵانەی لە سووریاوە دێن چیدی سەرساممان ناکەن،
تەنانەت سەختە بڕوا بۆ هەواڵانە نەکەین کە لە سووریاوە دێن بۆی بەرزی ئاستی کارەساتەکە. جینگ دەربارەی ئەو شکستە بۆچی کۆمەلگای نێودەوڵەتی بەردەوام شکست دەهێنێت؟ دەمەوێت قسە لەسەر و خاڵە بکەم کە شیرین نامەژەی پێکرد لەبارەی شکستی نەتەوە یەکگرتووەکان. دەبێ هەمیشە لە بیرمان بێت نەتەوە یەکگرتووەکان لە ئۆرگانی جیاواز پێکاتووە. کۆمەڵی گشتی هەیە کە ئەم هۆڵەیە، ئەنجومەنی ئاسایشی هەیە، سکرتاریەت هەیە، هەروەها کۆمیتەی نێودەوڵەتی دادوەریشی هەیە. پێویستە لە بیرمان بێت ئەنجومەنی ئاسایش بەرپرسیاری یەکەمە لە دابینکردنی یاشتی و ئاسایش. بەهۆی شکستی ئەو ئەنجومەنەوە ئێستا دەستپێشخەریەک هەیە لە دەرەوەی نەتەوە یەکگرتووەکان کە بە دەستپێشخەری لیشنستاین ناسراوە. بە پێی زانیاریم تاوەکو ئێستا لەلایەن 130 وڵاتەوە واژۆ کراوە. ئامانج لێی ئەوەیە کاتێک نەتەوەیەک ڕوبەڕووی مەترسی جینۆساید دەبێتەوە وەک ڕەوشی سووریا و عێراق یان میانمار. بەپێی دەستپێشخەریەکە هیچ ئەندامێکی ئەنجومەنی ئاسایش مافی بەکارهێنانی ڤیتۆی نابێت بۆ پاراستنی ئەو پێکاتەیە کە لەژێر مەترسیدایە. ئێستا دچینە ناوبڕێک و دێینەوە باسی ئەو پێشنیازە دەکەین و چۆن دەبێت بنووسرێتەوە کە دووبارە نەچێتە ئەنجومەنی ئاسایش و لە کاتی جێبەجێکردندا شکست نەهێنێت. بینەرانی خۆشەویست دەچینە ناوبڕێکی کورت و پاشان دەگەڕێنەوە بۆ ئەوەی زیاتر باسی ئەگەری دووبارە بوونەوەی کۆمەڵکوژی بکەین لە جیهاندا. لەگەڵمان بێت. شێر برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. برنجی مەحموود نەماوە. بەدیک نییە. ئێستا لە بازاڕەکاندا برنجی مەحموود نەماوە و شار هەموو خڕۆش. بەدیک نییە. بەدیک نییە. بەدیک نییە. شێپوریا کاکە ئێمە چاوەڕێ بووین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خێو بەفیتە. ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر بەفیتە. بە مەبەستی برەودان بە تواناکانی لاوان و گەشەپێدانی بەهرەکانیان دەستگای ڕوانگە بۆ 4مین ساڵ پێشبڕچەی ساڵانەی خەڵاتەکانی ڕوانگە ئەنجام دەدات. لاوانی بەهرەمەند لە تەمەنی 15 بۆ 25 ساڵی دەتوانن توانە و شارەزایەکانیان بخەنە کار و لە 8 بواردا خەڵات بەدەستبێنن. بەشەکان بریتی لە کورتە چیرۆک، کورتە فیلم، فۆتۆگرافی، تاکژەنی میوزیک، هونەری ڕسایکلین، وێنەکێشان، داهێنانی زانستی، دەستپێشخەری کار. دوابەروار بۆ وەرگرتنی بەرهەمەکان 1/11/2017 بۆ زانیاری زیاتر سەبارەت بە مەرج و ڕێنمایەکان سەردانی ئەم ماڵپەڕە بکەن یاخود لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنەوە پەیوەندی بکەن. خەڵاتەکانی ڕوانگە 2017. بینەرانی خۆشەویستی ڕوودا و گەڕاینەوە لاتان بۆ بڕگەی دووەمی ئەم ئەڵقە تایبەتەی بەرنامەی لە نیویۆرکەوە کە لە ناو هۆڵی کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتووەکانەوەین بۆ ئەوەی زیاتر باسی ئەگەری دووبارەبوونەوەی کۆمەڵکوژی هاوشێوەی ئەنفال و هەروە کۆمەڵکوژی دیکە بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی. جینگی ئەمە لە باسی شکستەکانی نەتەوە یەکگرتووەکان وەستاین با باسی شکستەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بکەین. من پامنێرم لێرە نەتەوە یەکگرتووەکان و دەبینن چەندێک ئەنجومەنی ئاسایش خاوە لە ڕێگەگرتن لە کۆمەڵکوژی و جینۆساید. زۆربەی کۆمەڵکوژیەکان ئۆپەراسیۆنی سەربازین و تەنها 24 کاژێری پێویستە بۆ ئەوەی جێبەجێ بکرێن و ئەنجومەنی ئاسایش لای کەمی هەفتەیەکی دەبێت بۆ ئەوەی کۆبوونەوەیەک ئەنجام بدات. ئەمە ئامرازێکە بۆ پێشگرتن بەو ڕووداوانە. ئەمە شرۆڤەی چۆنیەتی ڕێگرتنە لە ئەگەری زیادبوونی ئەو فاکتەرانەی کە ئەگەر ڕێگریان لێ نەکرێ دەکرێت ببنەهۆی تاوانی کۆکوژی و جینۆساید و تاوانی دژبە مرۆڤایەتی. بەڕێز ئەنتۆنیۆ گۆتێرێز سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەو کاتەی هەڵبژێردرا ڕایگەیاند ڕایگرتن لەو تاوانانە کاری هەرە لە پێشمان دەبێت.
شتێکی سیر نییە کا بۆ یەکەم جار لە دوایی 1970ەوە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان نامەیەکی بۆ ئەنجومەنی ئاسایش نووسی بە پێی مادەی 99ی پەیڕەوی نەتەوە یەکگرتووەکان سەرنجی ئەنجومەنی ئاسایشی بۆ ڕەوشی میانمار ڕاکێشە کە ئەمڕۆ لەوێ کارەساتێکی مرۆیی ڕوودەدات ئەگەر نەوەسێنرێ ڕەنگە ببێتە هەڕەشە بۆ ئاشتی و سەقامگیری لە تەواوی ناوچەکەدا تەنیا لە ڕۆژێکدا پتر لە 400,000 موسڵمان لە سنوور پەڕینەوە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ ڕەوشەکەی یادداشت کردووە ڕێکخراوی ئەمنیستی بە هەمان شێوە بۆ یەکەم جار ئەنجومەنی ئاسایش دوای کۆبوونەوەیەکی داخراو لە ڕۆژی چوارشەممە 13 ئەیلول بەیاننامەیەکی بڵاو کردەوە لەو بەیاننامەدا داوای لە حکوومەتی میانمار کرد توند و تیژی ڕابگرێ ئەمە یەکەم هەنگاوی ئەرێنی بوو to stop the violence, making some approach. This is already a first positive step. دەربارەی میانمار تەنانەت بەیاننامەکەش دەرنەکرا ئەوەندە هەڵوێستیان بەهێز بوو بە ئێمەیان دەگوت ئەوە بەیاننامە نییە بەڕاستی هەڵوێستێکی بەهێز بوو بۆ بابەتی موسڵمانانی بۆرما دەزانیت کە تەماشای کاردانەوەکانتان دەکات بەرامبەر بە بۆرما کورد ئەوان بڕیار دەدەن ئێستا کە ئایا دەبێت جیا بنەوە لە عێراقی یان نا و ترسی یەکەمی ئەو دەنگدرانی کە سربەخۆییان دەبێت ئەوەیە کە ئەوان نایانەوێت جینۆسایدێکی دیکە دووبارە ببێتەوە لە هەرێمی کوردستان هیچ گەرانتیەک نییە کە هێزەکانی بەغداد ڕۆژێک نێنە سەر هەرێمی کوردستان و هەموو کەمینەکان بکوژن ئەوە ترسی ئەوانە ئەکشایە پێم بڵێ حەقیان نییە ئەو ترسیان هەبێت دەوڵاتێکی وەکو عێراق پێم وایە لە هەر وڵاتێکدا کاتێک خۆلادان لە سزا هەبێت و ئەوانەی تاوان ئەنجام دەدەن دادگایی نەکرێن و دادوەری چالاک نەبێت ئەوە ترسی ڕاستەقینە دەبێت لە دووبارەبوونەوەی تاوانی گەورە بە دڵنیاییەوە خەڵکی عێراق و کورد ئەو ترسیان هەیە ئێمە لە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هەوڵمانداوە کارێک بکەین بۆ ئەوەی دادپەروەری بۆ هەموو قوربانیانی عێراق بەدی بهێنرێت هەندێک وڵات ئارەزوی خۆیان نیشان داوە وەکو بریتانیا هەروەها حکوومەتی عێراقیش ئامادەیان نیشان داوە بە دوواداچوون بۆ ئەو تاوانانە بکەن کە داعش ئەنجامی داون بەڵام وەک دەزانرێت بۆ خەڵکی عێراق داعش تاکەلایەن نییە کە تاوانی ئەنجام داوە لە ڕوانگەی منەوە هیچ کۆمەلگایەک هەست بە ئاسوودەیی ناکات عێراقیش چاک نابێتەوە تاوەکو ئەو کاتەی هەموو دانیشتوان هەلی ئەوەیان دەبێت داوای دادوەری بکەن بەرامبەر ئەو تاوانانەی لە دژیان ئەنجام دراون بە تەنیا جەخت خستنە سەر داعش بەس نییە دەمەوێت لەبارەی میانمار قسەیەک بکەم بابەتەکە پەیوەندی بە ڤێتۆوە هەیە لە ئەنجومەنی ئاسایش چەند دەوڵەتێکی بەهێز هەن کە مافی ڤێتۆیان هەیە وەکو چین، رووسیا، ئەمریکا، فەڕەنسا و بریتانیا لە هەندێک حاڵەتدا بۆ نمونە بۆ ڕەوشی میانمار ئەوان تەنانەت ناچاریش نین مافی ڤێتۆیان بەکاربهێنن لەبەر ئەوەی ئەندامی دیکەی ئەنجومەنی ئاسایش هەن کە لە پشت دەرگای داخراوەوە دانوستاندن لەسەر هەموو شتێک دەکەن شەرمیش لەو هەوڵە ترسنۆکانە ناکەن کە دەیدەن بۆ پاراستنی ئەو حکوومەتانەی تاوان ئەنجام دەدەن پێویستە ئەمە چاک بکرێت شیرین هەموو ساڵێک سەرکردەکانی جیهان دێنە ئەم هۆڵە و وتار دەخوێننەوە دەربارەی سیاسەتی دەرەوەیان و لێرە من پرسیارێکی ئەخلاقیم هەیە ئایا ئەمێ دەبێت باوەڕ بەواژۆی ئەو سەرکردانە بکەین لەسەر دۆکمنتە نێودەوڵەتیەکان کاتێک دەڵێن ئێمە مافی ڤیتۆ یان هێزی سەربازی بەکار ناهێنن بۆ کوشتنی هەزاران کەس لە پێناو ئامانجە سیاسیەکانیان گومانێکی زۆر هەیە لەو بارەیەوە بە دڵنیاییەوە ئەوە گومان و ڕاڕاییە لە جێ خۆیدایە بەڵام گرنگی بابەتەکە واژۆکردنی شتێک نییە بەڵکو جێبەجێکردنێتی پێم وایە نەتەوەی گرتوەکان کێشەی جێبەجێکردنی هەیە چەندین دەستپێشخەری واژۆ دەکرێن وەکو ئەکشایە باسی کرد چەندین بەڵێن دەدرێن بەڵام کەس وەکو بەرپرسیار ناناسێنرێ تاوان ئەنجام دراون بەڵام دادوەری نییە ئەم تاوانانە دووبارە دەبنەوە گەرانتی دووبارە نەبوونەوەیان نییە کەواتە مەسەلەکە متمانە نەکردنە بە سەرکردەکانی جیهان و قسەکانیان لە کۆبوونەوەی گشتیدا نییە بەڵکو بابەتی گرنگ ئەوەیە کێ بە بەرپرسیاری ئەو تاوانانە دادەندرێت ئایا هیچ میکانیزمێک هەیە کە دڵنیایی بدات ئەوان پابەندی قسەکانیان یان بەرپرسیارەتی یاسایەکانیان دەبن ئەوە کێشەکەیە
ئەنجومەنی ئاسایش خاوەنی دەسەڵاتی زۆرە، بەڵام ڕاستێکە ئەوەیە هەر کاتێک کێشەیەک هەیە ئەگەر دەرەنجامەکە لە بەرژەوەندی هەندێک وڵاتدا نەبێ، بە تایبەتی 5 ئەندامە هەمیشەیەەکە ئەو سەختە دادپەروەری و بەرپرسیارەتی بەدی بێ. کەواتە هەرچەندە باسی ئەو دەست پێشخەری و بەرپرسیارەتی ئەخلاقیە بکەین، ئەنجومەنی ئاسایش شانشینێکی سحراوی نییە کە ئەندامانی کاتێک دەچنە ژووری کۆبوونەوەکان بە ئەخلاق و ویژدان ڕووپۆشکرابن، بەڵکو هێزی ئەم دامەزراوەی هەر هێندەیە کە ئەو 193 ئەندامە بڕیاری لەسەر دەدەن. کەواتە ئێمە باسی نەتەوەی گرتوەکان و شکستی ئەو دامەزراوەیە دەکەین لەبری باسکردن لە دەوڵەتان و ئاماژەکردن بەوانەی کە ڕێگرن لە بەردەم دەست پێشخەریەکان بۆ چارەسەر. بەڵام سیستەمی UN بۆ ئەوە دامەزراوە بۆ ئەوەی جەنگی جیهانیەکی دیکە دووبارە نەبێتەوە، بەڵام پێت وایە کە ئامانجی UN بگۆڕێت. ئەزانم ئێستا لەسەر کاغەز ئامانجەکەی ڕێگەگرتن لە جینۆساید. لەسەر ڕاستی کردداری بەدڵنیایەوە دەکرێت بەردەوام بین لەسەر جێبەجێکردنی ئەو ئامانجانەی دامەزرێنەرانی ئەم ڕێکخراوە دەیانویست بەدەستیان بهێنن، وەکو ئاشتی و ئاسایش و گەشە پێدان. پێویستە ئەومان لەبەرچاو بێت کە ئەمڕۆ بەدڵنیاییەوە پێویستمان بەوەیە بگەڕێنەوە بۆ سەر یەکەمین وشە نووسراوەکانی پەیڕەوی نەتەوە یەکگرتووەکان. ئێمە وەک بەرپرسانی نەتەوە یەکگرتووەکان کاتیەوە هاتووە بواری زۆرتر بدەینە خەڵک بۆ ئەوەی بتوانن دەنگیان بە ئاسانی ببیسترێت. ئێستا لە ڕێی ڕێکخراوە مەدەنیەکانی جیهان ئەو کارە دەکەین. نووسنگەی من زۆر لە نزیکەوە لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان کار دەکات، هەروەها لەگەڵ سەرکردە ئاینیەکان. پێویستە دڵنیا بین لەوەی ئەوانەی لە دەسەڵاتدان پابەندن بە ئەرکەکانیانەوە. زۆر خۆشحاڵ بووم کە وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی ئەوەی لە میانمار ڕوودەدات قبوڵ نەکراوە. هیوادارم ئەندامانی ئەنجومەنی ئاسایش هەمان هەڵوێست بە کردار نیشان بدەن، چونکە لە بەرژەوەندی میانماردایە کۆتایی بەم جیاکاریە بهێنرێت لە دژی خەڵک و هۆکارەکانی ئەم ململانەیە ڕیشەکێش بکرێن. لە هەمان کاتدا لە بەرژەوەندی کۆمەڵگەی نێودوڵەتیشە. ئەمڕۆ بیانە بەرچاوت تەنانەت کێشەی گەیاندنی یارمەتی مرۆیی هەیە بۆ میانمار. ئەمە شتێکی زۆر نامرۆڤانەیە، بەڕاستی قوبوڵ نەکراوە. بەڕاستی قەت لەو باوەڕەی کە UN وای لێبێت کە لە کاتی هەڕەشەی هەر جینۆسایدێک ئەنجومەنی ئاسایش هێز بەکار بێنێت بۆ ئەوەی ڕێگەی لێ بگرێت. هیوادارم هەرگیز نەگەینە بەکارهێنانی مادەی حوت و دەستێوەردانی سەربازی. مادەی 6 ڕێوشوێنی پێویستی تێدا. ئەگەر هەر وڵاتێکی ئەندام لە نەتەوە یەکگرتوەکان خۆی بە بەرپرسیار بزانێ لە پاراستنی دانیشتوانی خۆی، ئەوە پێویست ناکە هێزی سەربازی بەکاربهێنین. شتەکە سادەیە، پێویستە سەروەری یاسا هەبێت، دادگاکان سربەخۆ بن، ڕێز لە هەموو مافەکانی مرۆڤ بگیرێت. بۆچی ئەمانە مەحاڵن؟ دەکرێت هەمویان جێبەجێ بکرێن. لەبەرەوە بە سادەیی دەڵێن ئێمە گەیشتونە سەردەمێک کە پێویستە هەستی بەرپرسیارەتی لە لووتکەدا بێت. دەکرێت تۆ سەرکردەیەکی سیاسی بیت، دەکرێت دەوڵەمەندترین کەس بیت لەسەر ڕووی زەوی، دەکرێت پاشا بیت، بەڵام ئەگەر تاوانی نێودوڵەتیت ئەنجامدا زوو یا درەنگ ڕوبەڕووی داد دەبیتەوە. لە ڕابردوودا بینیمان وەکو سەرۆکی پێشووی چیلی، هەروەها لە ئەفریقا سەرۆکی پێشووی چاد هێنرا و لە نێو قەفەسی دادگا لە وڵاتی من لە سەنیگال دادگایی کرا لەسەر داوای دەستەیەکی نێودوڵەتی بوو. کەواتە پێویستە لە نەتۆ یەکگرتوەکان کاری زۆرتر بکەین. لەبەرەوە دوایەمین راپۆرتی سکرتێری گشتی بە نێوی بەرپرسیارەتی پاراستن بوو، جەختی خست بووە سەر بەرپرسیارەتی و پێشگرتن بە تاوان. وەکو ڕاوێژکاری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەو خەڵکێک لە سووریا و عێراق دەژین ترسی دووبارە بوونەوەی جینۆسایدیان هەیە. پەیامت بۆ ئەوان چییە؟ کاتێک سەردانی عێراقم کرد و سەردانی کوردستانم کرد، هەلی ئەوەم هەبوو چاوم کەوت بە چەندین قوربانی تاوانە بەربەریەکانی دەستی بەناو دەوڵەتی ئیسلامی، ئێزیدی و تورکۆمان و پێکاتەکانی دیکە.
هەموو جۆرەکانی توندوتیژیان بینی بوو، هەموو ئەو تاوانانەی کە قبول نەکراون. بڕیارمدا پەیوەندی بکەم بە هەڵمەتی بەرپرسیارەتی بەرامبەر تاوانەکانی دەستی داعش. هەروەها وەک پێشتر باسکرا پێویستە دادپەروەری بۆ هەموو پێکاتەکان بەدی بێت. ئەگەر پێکاتەیەک پەراوێز بخرێت ئەوە کێشە بنەڕەتیەکان چارەسەر نابن، تەنانەت بۆ ئەو تاوانانەش کە لەلایەن هەشتی شعبی و هێزە ئەمنیەکانی عێراقەوە ئەنجام دراون. دەبێ ڕۆژێک لە ڕۆژان دادپەروەری و بەدی بێت. دواتر ئەو سونیانەی کە بوونەتە قوربانی هەست دەکەن ئەوانیش بەشێکن لە وڵات. لە کۆتاییدا ئەوەی لە عێراق دەبینین ئەنجامی سیاسەتێکی درێژخایەنی پەراوێزخستنە. هەروەها نابێ ئەو سیاسەتی پەراوێزخستنە دووبارە ببێتەوە. هەڵەبجەم لەبیرە ئەو کات لە ژنێڤ سەرۆکی کۆمسیۆنی نێودوڵەتی دادوەران بووم. هێشتاکە وێنەکانی ئەو ڕووداوە دەبینم شۆک دەبم. ئەوەی لە هەڵەبجە ڕوویدا دەکرێت بە جینۆسایت ناو ببرێت. سیاسەتی تەهمیش ئێستاش لە عێراق هەر بەردەوامە. زۆر سوپاس بۆ هەمووتان. بینەرانی بەڕێز بەم شێوەیەتی نەکۆتایی ئەمەڵقەی بەرنامەی لە نیویۆرکەوە تا کۆڵقەیەکی دیکە هەرشاد.